بێگومان فڕۆکەخانە ژێرخانێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ کەرتی پیشەسازی. کەرتی پیشەسازیش یەکێکە لە گرنگترین کەرتەکان لە ئابووریە. جا بۆ ئەمە بەستە ئەمانەوێ بچینە دهۆک کامان بەرواری خاوەنی کۆمپانیای گەشتیاری لەگەڵمانە با بزانێکین ئەو زەویە بەرفراوانە کە لای پەیامنێری کورسات نیوز بوو بۆ ئاوا خاوەنەکانیان قەرەبوو کراونەوە لێیان کراوەتەوە هەتا ئێستا هیچ ئاسەوارێکی فڕۆکەخانی پێوە دیار نییە. سڵاوت لێبێ کامان پێمان بڵێ ئایا ئێوە ئاگادارن بۆچی ئەم فڕۆکەخانەیە هیچی بۆ نەکراوە، بۆچی تەواو نەکراوە، ناڵێن هۆکارەکەی چییە؟ سلااوڕێز هەلبەت بابەتێکی گەلێکی گرنگە هەندی مەگولێت بیتن تێتە گیرۆکردن و تێتە پۆشەخستن لە هەتۆنێک هەب درستایی بۆ ڕۆیە گشتی نەهاتیە دیارکردن کە ئەگەرن گیرۆکردنا فڕۆکەخانە و دروستکردنەوەی چنە پلێ بوونین و هەتۆنێک تشتێکی دیار نینە. باشە ئەگەر ینی باسیەوە بکەین دهۆک فڕۆکەخانەیەکی هەبێت چ کاریگەریەک لەسەر ئێوە لەسەر پیشەی ئێوە دروست دەکاوەکو کۆمپانیای گەشتیاری بۆ نمونەگەر دهۆک فڕۆکەخانەی هەبوایە ئێوە کارەکەتان ڕەونەقی زیاتری ئەبوو بەڕای خۆتان یاخود نا ئێستا ڕازین لە بارودۆخەکە؟ چ پێ نەبێتن ئەو خۆ گەلێک هەزتیان و هەبوونە فڕۆکەخانەیەکێ دەبتنێ بێژین بۆری گەشت و گوزاری بەرەف پێش ببەتن لێ نەبتنێ گەشت و گۆزاریە بەلکو گەشت و گوزارە پێشەسازیە حتا بۆرین پزیشکیە بگرە شمونەظماتە کۆمپانیەت بیانی ئەنێگەم بەرە خوب دێنە دووکێ چاف هەولێرێ ئەف هەمی یەن من بەحەزکردین گەلێکت کێ من ڕاستیژی چ پێ نەبێتن دەست پێکێ وەی کۆمپانیین گەشت و گوزاری دێ کاریمە زیاتر لە هێدێ بەرفرەتر لە هێتن هەر چ نەبیتن دێ هەوڵ دەین و خەلکێش دەرڤەژینی بینێت ناف سنوورێ پارێزگەها دووکێدا. ئەی باشە کامان ئێوە وەکو کەرتی تایبەت وەکو کۆمپانیاکانی گەشتیاری هیچ هیوایەکتان هەیە ئەسڵەن ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت پێتان وایە لە داهاتوێکی نزیکە بکرێت هیچتان پێ وتراوە دەربارەی ئەوە؟ وڵی هیڤیۆماوە ئەم گەلێک حەزکەین و گەلێک شمێژە هیڤێژی ینی هەبوونە فڕۆکەخانەیەکێ تشتێکێ بێژین سەرەکیە بۆ ژێرەکی وەکی دهوکێ ئەم پێوینەک و وەکەین لێ وەکیمە گوتی هەموو هەر یات هێتە تاخیرکردن و گیرۆکردن گەلێک وێ هێجەتت گەرن و دەولەتی دەور و بەر بەلکی نەهێ لە نیانژی بەلکی بوو فڕۆکەخانە هەولێرێ خراپ بیتن و گەلێک وەختنێ زیبزی ناکەن بەس بن و وسط هێتە گوتن و تەسیل فڕۆکەخانە هەولێرە بیت ئەگەم بەرە خوب دەینێ ئەڤە فڕۆکەخانە میسرژی هاتە وەکردن و گەلێکۆ نزیکی دهوکە شەرنەخژی گەلێکۆ نزیکە فالشینەکو خەلکێمە بەرە خوب دەتە میسل یانژی شەرنەخێ نەوڵام هەر بلە بوو دهوکێ بخوبیت. باشە کاکامانەوە باسیەوەتان کرد کە بێگومان ئەگەر فڕۆکەخانەکە هەبێت بۆ ئێوە بۆ هاوڵاتیانیش باشترە بۆ گەشتکردنیان بەڵام وەکو کۆمپانیایکی گەشتیاری ئێوە هەستان بە بۆشایی نەبوونی فڕۆکەخانە کردووەتەوە بۆ نمونە ئاستەنگتان بۆ دروست بووە بۆ گەشتی کڕیارەکانتان لە گەشتکردنە کە ناچار ئەبن لە فڕۆکەخانەی پارێزگاکانی تر بەکاربێن لە فڕۆکەخانی پارێزگاکانی ترەوە گەشتیارەکانتان هاتوچۆ بکەن؟ هەڵبەت چ پێ نەبێتن نوکە ئەگەرم بەرە خوب دەینێ پلێت بۆ هەر جەهەکی بیتن شەرنەخێ پرۆسیژی ئەرزانترەش هەبلێرێ فەخەلکێمە گەلێک بەرە خوب دەتە شەرنەخێ و ئەف هاتن و چوونە دەروازێ سنوورێ ئیبراهیم خەلیل گەلێک ئەوریشە بۆ خەلکێمە دروستکات پرۆستیژی ئەگەر کەسێک هەبیتم بچێک پارەیەکێز دەتر دەت بەرێ خوب دەتە هەولێرێ بەری نوکە بووی ساناهی تر بولێت نوکەدا پشتی ڕێکە هاتنوچونێت نابێنە دهوک و هەولێرێ دەبووە پوینت تو پوینت ئێکجار بۆ خەلکێمە ئیزعاج بووە پرۆستی چونکی بێژین ئەوەستەکێ دەستنیشانگیری شێت ترۆمبیلێ پاژوت و پێدوێ سێ دەمژمێرەژی بەری وەختی خۆل فڕۆکەخانە بیتن ئەگەر دوو دەمژمێرە حساب کەی ڕێکێ سێ دەمژمێرەژی بەری وەختی خۆ بە پێنج دەمژمێر ینی بۆ خەلکێمە پرۆسیژی گەلە گەلێکی زەحمەتەک و پێنج شەش دەمژمێرە بەری وەختی خۆ شمال دەرکەون ئەوە بیتە ئەگەری ئیزعاجبوونێ پرۆستیژی باشە سەرەڕای ئەوەی کە دهۆک ڕاستە فڕۆکەخانەی نییە بەڵام سنوورێکی هاوبەشی باشی هەیە لەگەڵ تورکیا و هەروەها ناوچەیەکی گەشتیاری جوانیشە بۆ گەشتیارە ناوخۆیەکان پێتان وایە سەرەڕای ئەوەی کە فڕۆکەخانە نییە لە دهۆک بەڵام ئاستی گەشتیاران وەکو پێویستە و لە ڕۆی ژێرخانەکانی ترەوە لە دهۆک وەکو پێویست کارکرابێ بۆەوەی کە گەشتیاری ناوخۆی و دەرەکی ڕابکێشرێ بۆ پارێزگاکە؟ ناوەڵە پلێ بورین و یا پێدوید بۆرە گەشت و گوزاریدا من گەلێک جەرایەگوتی دێ دووبارەکە ئەمە بۆ سنوورێ پارێزگاها دهوکێ نەهاتیەکردن ئەم گەلێکە پێوینە و پێویە هەندێنەک و هەرچ نەبیت فڕۆکەخانە بێتە دروستکردن چونکە وەختەی فڕۆکەخانە هاتە دروستکردن هینگێ بازرگانژی دێ پتر
پرپ توان جهتن کو گشت گذاری بخو و بینیتن گریتن بونمونه ده رستوران زیاده تر هنر درست کردن ده جهنگ گشتیاریش لی بازرگان و هنر درست کردن یعنی اتوماتیک دم فروک خانه سنوری پارزگاه دو که تیت درست کردن بابتن بازرگانی گشتیاری پیش سازی اگرش لای حکومت جیوانه منش لای بازرگان و ده هنر و برونو درست کردن باشه که کامان او جرخانانه که باستان کرد بۆ نمونە هۆتێلەکان خواردنگەکان لە ئێستاە لە دهۆک بۆ ئەو ئاستە لە گەشتیار کە دهۆکەیەتی باشە گونجاوە من باسی ئەگەری بوونی فڕۆکەخانە ناکەم باسی ئەو گەشتیارە ئەو ژمارە گەشتیارەکەم کە لە ئێستا سەردانی دهۆکەکە ئاستی ژێرخانەکان هەتا ئێستا باشە جواب بێتەوە والله باشین اگر یه راست بم بیش متى پلیبورین و باشینه و حتی کو خدان توتلجی گله گازنداد کن کو گله جارا پلیبورین و ریوبریا گشتیا گشت و گزاریان جی یا سنور پارزگاه دو که دبیجت هنده گشتیار داخلی سنور پارزگاه دو که بوچون ما او نه گشتیارین حقیقی نه چون که گشتیارین حقیقی پدیاب چنه هتل پدیاب چنه رستوران پدیاب چنه جهان گشتیاری نه هم ابتنه دروازه کی داخلی دهوک ببن گلک شونا چنه دف کسو کارن خود دف نیاسن خو یانجی بجین وقت پیداویست و مصرفینا که کمروف دانید که گشتیار فپلی بوریم و جهان گشتیاری الدست پیکجی هتل بارودو خکی خراب دانه پراستیجی سپاس کامان بەرواری خاوەنی کۆمپانیای گەشتیاری کە لە دهۆکەوە لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریەکانتە.